فێستیڤاڵی کەرکووک بۆ ئاشتی و پێکەوەژیان دەستی بە کار و چالاکیەکانی کرد و لە یەکەم ڕۆژیشدا چەند چالاکیەکی هونەری پێشکەشکران. پێشانگای کتێب و کاری دەستی خانمان و نمایشی شانۆ و تابلۆی هەڵپەڕکێی پێکەوەژیان و سمینار بەشێک بوون لەو بڕگانەی لە یەکەم ڕۆژی فێستیڤاڵەکەدا پێشکەشکران. توانیمان ئەمڕۆ نزیک بوونەوەیەک لە نێوان ئەو پێکهاتانە دروستکەین کەوا بەشدار بوون لە فیستیڤاڵەکەمانە و دڵی مناڵانمان خۆش کرد بە دابەشکردنی دیاری و کۆمەڵێ بەرگەی جیاوازمان پێشکەش کرد لە یەکەم ڕۆژی فیستیڤاڵەکەماندا. بەشداربوانی فێستیڤاڵەکە بە گرنگیەوە لە سازدانی ئەو جۆرە چالاکیانە دەڕوانن کە دەبێتە فاکتەرێک بۆ چاندنی تۆوی ئاشتی و برایەتی و پێکەوەژیان لە کەرکووک. دووبارەبوونەوە و نوێکردنەوەی خۆشەویستی لە شارەکەمان زۆر پێویستە. من خۆم بە وتارێک بەشدار بووم وتارەکە دەربارەی پێکۆژیان و ئایا ئێمە ئەتوانین کۆمەلگا بگۆڕین. ئێمە هەرچەند یەکگرتوو بین، یەکتریمان خۆش بووە، یەکتری قبول بکەین، دواتر لە کۆتاییە سوودی بۆ هەمومان ئەبێت. پێمان خۆش بوو ئەمڕۆ نمایشمان تابلۆی پێکەوژیان بێ، لەبەر ئەوەی ئەو تابلۆی پێکهاتووە لە چوار نەتەوە گزارش لەوە ئەکا کە کەرکووک شارێکی پێکەوەژیانە، شارێکی پێکهاتووە لە چوار نەتەوە. ئێمە وەکو ناوەندی ڕۆشنبیری و هونەری دیالۆگ لە فیستیڤاڵی کەرکووک بۆ ئاشتی و پێکەوەژیان هاوپێچ لەگەڵ چالاکیەکان و بڕگە هونەریەکانیە. ئێمەش پێشنگایەکی کتێبمان کردوتەوە. ئێمە لە چالاکیەکانی پێشتریش کە لەم شوێنە و لەم سەنتەرە کراوە ئەمیشە وجودمان هەبووە بە سازدانی پێشنگای کتێب، چونکە باوەڕمان وایە کەرکووک ئەو ئاستە مەعریفی و شاربوونەی پێشووتری لەدەستداوە، بۆیە ئەمیشە هەوڵ دەین کتێب بگەینە هەموو جێگەکان. فێستیڤاڵی کەرکووک بۆ ئاشتی و پێکەوەژیان خولی هونەرمەند هابا ماوەی 2 ڕۆژ لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بەردەوام دەبێت و تێیدا کۆمەڵێک بڕگە و چالاکی جۆرا و جۆر پێشکەش دەکرێت بە ئامانجی پتەوکردنی گیانی ئاشتی و تەبایی سەرجەم پێکهاتەکانی شارەکە. هەوار فارس، کەناڵی کەرکووک.